يعني چ جۆرە تەختێت چ جۆرە ڕەنگی لەسەر دەرەکەوێت کۆنتراستی هەیە بەڵێ ئەبێ یعنی ڕێخەیەکی زۆر کاتێک خولیایەکت هەبێت گرنگ نییە بربەستەکانت چین دوجار بە هەوڵ و ماندووبوون هەر پێی دەگەیت. ئاکار ئەحمەد گەنجێکی سلێمانیە بڕوانامەی بە کالۆرێسی لە ژمێریاریدا هەیە بەڵام دوجار توانی خولیایەک بەدی بێنێت کە لە منداڵیەوە ئاواتی بۆ دەخوازێت. ئەو ئێستا هونەری سترینگ ئارت واتە نەخشاندنی وێنە لە ڕێگەی دەزوو بزمار بەرجەستە ئەکات هەرچەندە لە ئاستی گیاندا هونەرێکی باوە بەڵام بۆ هەرێمی کوردستان حاڵەتێکی دەگمەنە. شازی دروستکردنەکەی یەکەم جار ئەبێ سکێچەکەی بکێشی و پاشان دەستەکەی بە ئیشەکە و کوچۆڵی تەختەکە ئاماداکەین پاشان وەرەقێک لەسەر بۆی پاک ڕایگریت لەو حەکە و وەرەقی ڕاقی لەسەر تەختەکە پاشان سکێچەکەی کێشی جا بزمارەکاندا کوتیت و پاشان وەرەقەگاڵێکێت و اینجا دەستۆکە ئاڵێنی لە پەتەکە لە بزمارەکان. لە نەخشاندنی وێنەیەکی هاوشێوەدا پێویستی بە تەختە و بزمار و دەزووی ڕەنگاوڕەنگ و کاغەز و قەڵەم ڕەساسە بۆ ئەوەی بە شێوەیەکی هونەری سەرنجڕاکێش وێنەکە بنەخشێنێت کە ئەوەش هەم کاتێکی زۆر و هەم سەلیقە و ماندووبوونێکی زۆری دەوێت. دەموچاوەکان فەرقەکە لەگەڵ ئیشێکی ئاسایی بێ یاخود زەغڕەفە بێ ئیش بۆ ئیش فەرقەکە وێنەی دەموچاو ئەگە حسابی قیاسەکەی بکەی ئەوە شەر فەرقەکە کە چەندێک کاتێ بێت چێ بەڵام وێنەی کوی پشتانێ ئاماژە پێەیە تقریبان 7 ڕۆژ بۆ تا ڕۆژی پێچێ. هەرچەندە کارەکانی دەگمەن و سەرنجڕاکێشن و نزیکەی ساڵێک و 6 مانگە پێوەی سەرقاڵە بەڵام لە ژووری نووسنەکەیدا دایناون و چاوەڕوانی لایەنێکە دەستی بگرێت و لە پێشانگایەکی کەموێنەدا نمایشان بکات. من یەکەم کەس بم کە بە شێوەیەکی ئاشکرا بڵایکەمەوە بۆ من زەحمەت دەبێت هەتاکو بیناسێنە بە خەڵک و کەم کەسیشەیە ئەم هونەرە بناسێت. بۆ ناساندنەکە پێویستە ینی هەشتێکە تۆ بتێ پرۆژەی گەورەی بەڕاستی پێویستە بە پاڵپشتێکە بێ پاڵپشتی بکرێت و بۆ بێ زیاتر بەرەو پێشخستنی ئەم هونەرە. هونەری سترینگ ئارت لە سەدەی 19 لە بەریتانیا سەری هەڵداوە و لە ساڵی 1960 بەدواوە لە ئەوروپا وەک هونەرێکی باو پەرەی پێدراوە. ئاکاریش دەیەوێت هاوشێوەی هونەرمەندە بەناوبانگەکانی ئەو بوارە لە داهاتوودا هونەرەکەی بکات بە پیشە و وەک دیکۆر لە ماڵان و شوێنە گشتەکاندا بیرۆکەکانی بنەخشێنێت. ڕێبازیوا کورسات نیوز سلێمانی.